ولی برزان من هکارنهی مال کردستان 24 برنامه دابش پیشکش دکم بگمان امجارش باسی پرسکی گرینگ کن کی پیوسته به جیانی هزاران و کم درآمدتکانی خلکی کردستان و اویش لمانگی رمضان مانگی پیروزی رمضان بگمان مانگی خیر و برکات مانگی عبادت لمانگی مسئله زکات تا پیشوا فترة تبيشوا ام برسانش بگمان لیسای ظروفی هریمی کردستانیش و کوی وازان دوای و کردستان توشی کمال قیران بو خلکی کی یعنی رژه هجاری برو هالکشانه اما بس دوای کن چی بکرید که او خلکانه خوا پیان داوا خلکی دولمن خلکی دسرویشتو چی بکرید باوی اوان بشوی که ریکوپیک یارمتی خلکی هجار او خلکانه که پیوسیان باوی یارمتیان بدره یارمتی بدرین بگمان مسئله زکات یکی که لو پرسه گرنگانه که استای کردستان زور بازه که لبروا لزکات اکری سالانه بدیان $1,000,000 دهاتی زکات به کردستان بلام ام دهات به چه میکانیزم و به چه آلیتی که دابج دکری بگمان تا استای کردستان هیچ میکانیزم آلیتی که ریک خرا و ریکوپیک نیه که او پاری لزکات و دیت به شوی کی داد پروارانه لسر او خلک دابج بگه که خلکی کی کم درآمد و فقیره به شوی کی یارمتیان بدری هر هیچ نبه کمیک لجیانیان بگوره بگمان خلکی کی زوری شیء لکردستان پابندی اویه که زکات بده هشه خلکی کی زور دولمنده نک پابندی اویه زکات بده حتی پابندی اوشنیه باج رسوماتیش به حکومت بده کما مسئله پیدانی زکات و یارمتی دانی خلکانی تر واجبه کی اخلاقی دینی لمن کدا واجبه کی اجتماعی و نتویشه بگمان سرنج لسرویه لکردستان که بشکل دولمندکان که لسر حسابی ام خلکو خیر و برکتی ام خلک بنا تدولمند پابنین لوی واجبی اجتماعی جب کن لوی باجو وکو پیز به حکومت بدن لمن کدا یکی که رکن اساسی کانی دینی پیروزی اسلام که فرض لسریان زکات بدن زکات نادن اما هو لدين لشارچه برنامه كمان لقل ميواني تايبد من لو باره بتيرو تسلي باسي ام برسبكين ولا تماشا بانه جا مثلا دانا زكاته قرتنا دستي فقير وهجارا لولاتي ما بيقمان رجاي كزورا فقير وهجارا لفي ولاتي ده هي خلكك جهيه قالك دوله من داف خلكت شين بشك خمن فان هجاران فان كم دراماتان فان كريتيان جارا سركن وديك قالوا جارك دوله من دك مستثمرك وبرهنرك بنمونه دو خاني دو سه خاني دبنا دو سه كرينشينان ان دستي فقيرك وصاقي بجاناوی بشکل جاناوی هات بیتا گورین او جی شبید که مکش خوشی و جانه بینید برحال دیگل میوانین خواهم ده به تیرو پری و مجاره دابش بکین او جی برزان مریوان نقشبندی برای پیونده کان لوزارت اوقافی هرم دکتور عبدالله محمد قادر پسپور لابوری اسلامی هر دوک میانی من لیره الاستودیو نماندی لهولیرا هر وها لباجار دوکش ما مستازات گوارزی ایکش زاناین برچاون اولا اسلامی دیگل منه لباجار سليمانيه جي دكتور ابو بكر محمد امين راويشكاري سروكي رابطه اسلامي اويش بسبوري ابوريا بخيراتني يا مميعنا كان مكان لرو لسليماني ولا دهوك هيك مريوان ببرس انا دس بكم وزاره اوقاف الى ريمي كردستان برابريه اوقاف الى همو باريزغا كان يك الدنيا موظف هي هو مؤسسه بيقوم بخوي بوتا استا بيرتان لو انا هولك جديد ندوا مساله زكاه ام مساله ان امبرسر ريك بخريت بچه آلیتک توضیح بکره بچه آلیتک زکات لو خالک ور بگیره حتی قناعت با خالک دروز بکه که او پاره بیو بدن ام پاره اگه شونی خوی بناوی خوای گورو مهربان دیار وزارت اوقاف زور زو بیری لو کردوتەوە کە دەستگایەکی زەکاتیان دامەزراوەیەک تایبەت بە کۆکردنەوەی زەکات لەسەر تاسەری هەرێم تەبەنی بکاوە لە ساڵی 2008 زۆر بەجددی لەسەرەوە کار کرا و تا ساڵی 2010 بەردەوام کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ زانایانی ئاینی لەگەڵ کەسانی شارەزا لە بواری ئابووری کەسانی شارەزا لە بواری یاسا شەرعزانەکان ڕێکخراوەکان هەموو خێرخوازان بەشێکی زۆریان ئەوانەی کە لە کوردستان بەرچاون هەموو گفتوگۆمان لەگەڵ کردوون بۆ ماوەی 2 ساڵ لە ساڵی 2010 و بە تەحدید لە مانگی 5 ساڵی 2010 ئێمە پرۆژەیەکی تێر و تەسەلمان پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کرد و دوای ئەو پرۆژەیە چەند جارێک ئاڵوگۆڕی پێکرا لە بینی ئێمە و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی شورا بۆ ئەوەی سیاغەیەکی معقول وەربگرێ و ئێمە تا ئێستا شاوەڕی ئەوەکەین کە سەرۆکایەتی بەڵام ئەنجامی نەبووە تا ئێستا هەبووە لەوەی بەڵێ نەخێر تا ئێستاکێت ئەو پرۆژەیە لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تەبەنی نەکرا کە بە بۆچوونی تەبەنی نەکرا بە بۆچوونی من لەبەر ئەوە بوو ئەو کاتە حکوومەت دەڕووی ئابووریەوە دەستکراوە بوو و داهاتێکی باشی بووە هات گرفتی بڕینی بودجە نەبوو لەگەڵ حکوومەتی عێراق
بۆیە بەڕاستی من تەنیا ئەوەیە بینم و هەندێک بربەستی تریشە بوو بەڕاستی پێویستی بۆ زانیاری جەنابەت کۆکردنەوەی زەکات هەروە بۆ ئاسانی نێ جەنابەت دەڵێ ئەوە مدیرێتتان هەیە ئەوە کۆکردنەوەی زەکات پێویستی بە خەڵکی بە سوپایەک لە فەرمانبەر و لە پێویستی بە ژمارە حسابی بانکی هەیە پێویستی بە خەڵکی شارەزا هەیە لە بواری ئابووری چۆنەتی تەوزیفکردن و چۆنەتی کۆکردنەوە متمانە پەیداکردن بۆی خەڵک پارەکەی بدا بە ئەنیاوەشی شکاری بۆ ئێوە نەتانتوانیا و خەڵکە پێ بکەن باڵێ هەموو ئەوانەیەشکالەوە بۆ حکوومەت لەبەرەوە یەکێکی لەو سەرنجانە بەڕێزان بینەران هەر بەرپرسێکی حکوومەت لێرە باز لە کاتی خۆیان قەیران نەبووە ئەمە نیشانەی ئەوەیە کە حکوومەت خەوان استراتیجیەکی دوورماودا نەبووە خەوان پلانێکی دوورماودا نەبووە تەواقع ئەو هەموو ڕەوشە نەکردووە کە هاتووتە کایەوە لە کوردستانە لەبەرەوە ئەم کێشانە دروست بووە بە قسەی کاک مەریوانیشەوە کاک مەریوان لە ئێستادا باستەوە دەکرێت کە لەلایەن ڕێکخراوێکی خێرخوازیە و کوڕابیتە ئیسلامی سندوقی کۆکردنەوەی زەکات کراوەتەوە سەرنجتان چییە لەسەرەوە ئایا ئەمە ئەتوانێت ئەو کەلێ نەپڕ بکاتەوە بەس ویستمەوە ڕاست بکەمەوە من ئاماژەم بۆ کرد لە ساڵی 2010ەوە ئێمە زانیمانە نەکراوە لە حکوومەت تەبەنی نەکرا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تەبەنی نەکرۆ لەبەر ئەو سەسپابانەی کە خۆی ئەزانێت من ئەبێ خۆی بەڕاستی وەڵام داتەوە لەسەرەوە بەڵام ئەوەی جەنابەت کە باست کرد لە هیچ وڵاتێکی دنیاە لە وڵاتێکی ئیسلامیانە کە ڕێکخراوێک بچێ زەکات کۆ بکاتەوە لە هەموو وڵاتانی ئیسلامیا کە من بەشێکی زۆر لە وڵاتانی ئیسلامی خۆم سەردانم کردوون هەمووی ئەو زەکات حکوومەت کۆیەکاتەوە لە چوارچێوەی موسسەیەکە و تەوزیفێکا بە شێوەیەکی باش بۆ ئەوەی کە خزمەت بە خەڵکی ئەو وڵاتە بکە و بۆیە بەڕاستی هیچ ڕێکخراوێک و ئەوانە بەڵام ئەگەر حکوومەت ئەو پرۆژەیە تەبەنی نەکەوەکو وەزارەت ئەو شێوە دابشکردنی زەکاتیش بەم شێوە هەرەمێکی هەبێت کە هیچ کەسێک سوودی لێ ناگێ وەکو پێویست خزمەتی هەژارە ناکە نەخێر حکوومەت ئەوە کات حکوومەت ئەو پرۆژەیە کە ئێمە ئەو کاتە حازرمان کردبوو ئێستا لە ڕاوێژ و گفتوگوایەوە بەڕێز وەزیری ئەوقاف بەڵێنیەوەی داوە کە بیباتە ناو ئەنجومەنی وەزیران دوای ئەوەی کە هەندێک تعدیلات بکات چونکە ئەو دیارە ئەو پرۆژەی لەو کاتە تەبەنی کرا لە ساڵی وەزارەتی ئەوقاف ئامادەی کرد ڕەنگە زۆر بارودۆخەکەی جیاواز بێ لە ئێستا لە هەموو ڕوویەکەوە بەتەئکید ئێمە کار لەسەر ئەو پرۆژەیە ئەکەین بۆەوەی کە تەبەنی بکرێت و لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا وەلەو چوارچێوەیشا سوود وەرەگرین لە هەموو شارەزایان لە ئەوە پێشوازی لەو سندوقی کۆکردنەوەی زەکاتەکەن نەخێر ئەو پەیوەندی بۆ ئێمەوە نییە چکۆکوتم ڕێکخراو ناتوانێت زەکات کۆ بکاتەوە ناتوانێت سەرکەوتو نابێ ئەگەر یارمەتی پشگیری ئێوە بکەنەوە وەزارەت یارمەتیان بن ئێمە بەڕاستی لە وەزارەتی ئەوقاف بەرپرسین لە دامەزراوە ئاینیەکانی خۆمان ئێمە پشگیری ڕێکخراو ناکەین ئەبێ ڕێکخراوەکان و هەموو دام و دەستگاکانی تر پشگیری حکوومەت بکەن چکۆکە وتم زەکات ئەبێ حکوومەت کۆی بکاتەوە ئیتر حکوومەت لە چوارچەوەی دەستگایەکی سەربەخوا کۆیەکاتەوە خەڵک تەوزیفەکە بە هەر طریقەیەک بێت لە هەموو وڵاتانی ئیسلامیان لە یەک وڵاتی ئیسلامیش نییە کە ڕێکخراو بچێ زەکات کۆ بکاتەوە. دکتۆر علی قەرەداغی لە یەکێک لە بەرنامەکانی کوردستان 24دا ئاڵێ من خۆم داوام لە سەرۆکی حکوومەت کردووە کە شتێک پرۆژێکی وا بێت تەبەنی کردووە و وتیەتی کە ئێمە ئەوەمان کردوتەوە لەبەرەوە داوامان کردووە لە حکوومەتیش لایەنی پەیوەندیداریش بیفەرمیش نوێنەریان هەبێ من نازانم ئەوەی وتوێ بە سەرۆکی حکوومەت بەڵام بەڕێوەبەری گشتی ڕێکخراوەکەی هاتە لای بەڕێز وەزیری ئەوقاف و دانی بۆ دانا کە ئەوان هەڵەیان کردووە پرسوڕیان نەکردووە لەگەڵ حکوومەت. بەڵێ بەڕێز دکتۆر ئەبوبەکر محەممەد وەکو ڕاوێژکاری سەرروکی رابطەی ئیسلامی کوردستان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر علی قەرەداغی کاکی مەریوان نەخشەبەندی وەکو بەڕێوەبەری پەیوەندەکان لە وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان سەرنج هەیە تێبینی هەیە ڕەخنە هەیە لەو سندوقای کە ئێوە کردوتانەتەوە بۆ کۆکردنەوەی زەکات بێگومان توش جێ لە قسەکانی بوو سەرنجی تۆ. بسم الله الرحمن الرحیم سەرەتا بە خێراتنی میوانەکانی جەنابە دەکەم من بێگومان زەکات یەکێکە لە 5 پایە بنەڕەتیەکەی ئیسلامەتی ئینسانی موسڵمان بە شێوەیەکی گشتی و هەر لە سەرەتاکانی ئاەتەکانی قورئانی پیرۆز لە قۆناغی مەکی خوای گەورە شان بەشانی هەموو خەسڵەت و صفەتە ئیمانیەکانی ئینسانی موسڵمان بایەخی بەبەخشینی ماڵ و دەستکراوەیی مرۆڤی موسڵمان داوە بە نمونە خوای گەورە لە سوورەتی مەعارج لە چوارچێوەی ئەو صیفەتانەی کە ئەبێتە هۆکادی ڕزگارکردن لە ئینسان لە خەسڵەتە خراپەکان بە شێوەیەکی گشتی یەکێک لەوانە کە وەصفی ئیماندارانی پێکە
وفي أموالهم حق معلوم للسائل والمحروم. وهروها للسورة ذاريات شاخواي قورا أما جادا لبازني صفات إنسان متقي كخواي قورا وعد بليني بهشت جنات باخ باخاتي بيداون يكيق لصفة كانيا وفي أموالهم حق للسائل والمحروم. لقوناغي كما حقكي معلوم كردوك علماء دفرمون زكاة هل لقوناغي مكية ولسورة زاريات حقي معلومي إضافة كردو لسري كواتا الزكاة وغير الزكاتش بشويكي قشتي أجر إما سرنج بدين لقرآني بيروزا بروسي بخشين بابتيكي جرنجا هاوکات لەگەڵ نوێژە وەکو دوانەیەک بۆ ئینسانی مسلمان بەردەوامیان پێدراوە بۆ ئەوەی مرۆڤی مسلمان بتوانێت لە ڕێگەی نوێژەوە پەیوەندی خۆی لەگەڵ خوای پەروەردگار ڕێک بخە و لە ڕێگەی بەخشین و دەستکراوەیی نیمچە بەردەوامیشیەوە بەلای کەم ماڵی زەکات. بەڵێ دکتۆر بمبۆرا پرسیارە زیاتر ڕۆبەرۆی مامۆستازاتەکەم بەس من پێم باشە ئەو سندوقی کۆکردنەوەی زەکات کە کردوتانەوە تێبینی وەزارەتی ئەوقافی لەسەر بێگومان ئێمە سوپاسی وەزارەتی ئەوقافەکەین بە شێوەیەکی گشتی. وەزارەتی ئەوقاف ئەگەر سەرنج و ڕخنەیەکیشیان هەبێت لەسەر پرۆژەکە بەلای ئێمەوە جێگەی نیگەرانی نییە بە شێوەیەکی گشتی و جەنابیشیان ئەزانن کە ڕابطەی ئیسلامی هەر لە ساڵی 1970ەوە دامەزراوە ئامانج و استراتیجیەتی گەورە و گرنگی ئەوە بووە کە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات بەبێ جیاوازی بە هەموو چین و توێژەکانەوە و یەکێک لە سەرچاوەکانی داهاتی ڕابطەی ئیسلامی لە مەجالی کاری خێرخوازی بێگومان پشتی بە ماڵی زەکات بەستووە چ لە ناو هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان و لەگەڵ سەرەتای ڕاپەڕینیشا جەنابی دکتۆر عەلی کاتێک کە گەڕایەوە هەرێمی کوردستان بۆ یەکەم جار محاضەرەی لە مزگەوتی خانقای مەولانادا لە شاری سولەیمانی یەکێک لەو دەستکەوتانەی کە بەلای دکتۆر عەلیەوە جێگەی شانازی بوو ئەوە بوو کە ئاماژەیدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئین الله یحب المؤمن المحترف. خوای گەورە مرۆڤێکی خۆش دەوێت کە پیشەیەکی هەبێ. جەنابی دکتۆر وتی من شانازی ئەەکەم بە خۆمەوە کە بتوانم سوالکردن بۆ گەلەکەم لە تەواوی دنیاە بکەمە پیشەی خۆم. بەڵێ دکتۆر بمبۆرە بەڵام پرسی ئێمە لەسەر ئەو سندوقەی ئێستایەکە کراوەتەوە ئەکرا ئەگەر باسی ئەو مێژوێ بکەین کاتی زۆرمان ببە بەڵام باسە گەرمەکەی ئێمە ئەنگلی تەوەرمان لەسەر ئەو سندوقە زەکاتەیە کە بەڕێستان کردوتانەوە ئەتانەوێت لەو سندوقە چی بەدەست بخۆن و چی بکەن؟ ئەو سندوقی زەکاتە بێگومان وەکو جەنابی کاکمەریوان ئاماژەی پێدا نوێنێر ڕابطە هاتووە گفتوگۆ لەگەڵ جەنابی وەزیری ئەوقاف کراوە جۆرێک لە تەفاهم و تێگەیشتن دروست بووە. سندوقی زەکات لە ڕێگەی ڕابطەی ئیسلامیەوە دەرگایەکی کراوەیە بۆ خێرەومەنانی کوردستان و بۆ خەڵکی دەوڵەمەند و خواپێدا و کە ئەتوانن لە ڕێگەی پرۆژەی سندوقی زەکاتی ڕابطەی ئیسلامیەوە ماڵ و دارایی خۆیان بخەنە خزمەتی هەژارانەوە و ڕابطەش وەکو دەستێکی ئەمین وەکو کاری هەمیشەی خۆیان بە شانازیەوە وەسیلەی تەواصل و گەیاندن بن لە نێوان خەڵکی هەژار و کەم دەرامەت لەگەڵ خەڵکی دەوڵەمەند و سەرمایەدارەکانمان. هەمیشە ڕابطەی ئیسلامی دەستێکی سپی بووە کە بە بەرنامەیەکی شەفاف و ڕوون و ئاشکرا و بەڵام سەرنجی کاک نەریمان ئەوە بۆ کە هیچ ڕێک خراپێک ناتوانێت سندوقێکی کۆکردنەوەی زەکات بەڕێوە بە تەجروبەی وڵاتانی ناوچەکە وڵاتە ئیسلامیەکانی ناوچەکە. من ڕێزم هەیە بۆ ئەو سەرنجەی جەنابی کاکمەریوان جەنابیان ئەزانێت تا ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانە ئێمە هیچ یاسایەکمان نییە کە ڕێگری بکات بەڵکو ئەوەی کە هەبووە لە هەرێمی کوردستانە ڕوحی خۆبەخشی خەڵک لەسەر ئاستی تاکە کەسی بووە بۆ کاری خێرخوازی و ڕێکخراوەکانی خێرخوازیش یەک و دوان و دەنین لەسەر تاسەری کوردستانە خۆشبەختانە ئەمڕۆ دەیان ڕێکخراوی خوار خێرخوازیمان هەیە و توانیویانە لە ڕێگەی دەوڵەمەندەکانەوە ملیارەها دینار کۆ بکەنەوە و بە شێوەیەکی شەفافانە دابەشی بکەن و وەزارەتی ئەوقاف وەزارەتی دارایی و کۆمپانیا ژمێریاریەکان ئەتوانن بێن لە بەشێک لەو بەرپرسیارەتیە لە ئەستۆی خۆیان بگرن بێن لە ڕێگەی
وردبینیکردن بۆ ڕێکخراوەکان دڵنیایی خۆیان وەرگرن و زیاتر خەڵکی هەرێمی کوردستانیش دڵنیا بکەنەوە. بەڵێ دکتۆر سپاس بۆ تۆ. ئەتوانین بڵێن. بەڵێ ئەگەرێمە وڵات مامۆستا زەهات گوهرتی ئێوەیەکە زانایەکی بەرچاوێ وڵای ئیسلامێ نها لە دووەکێت گەلمێ مامۆستا بێگومان لە کوردستانێ پڕانیە خەڵکی کوردستانێ موسڵمانن و دنەهاژیدا بێگومان جیاوازیە طبقی دروست بووە خەڵکێک هەیە کێمە نوخبەیە هەر ڕۆژ بۆ ڕۆژێ دەوڵەمەند بێت خەڵکێک جێ هەیە هەرێ فەقیر بێت هێدی خەریکە طبقا وەسەط نامینیت دچارتوێ بێدانا زکاتێدا تو وەکو مامۆستایەکی ئەولی دچارتوێ بنەمایەن ئەساسیین ولا ئیسلامی قورئانە پیرۆز چه سەرنجاتە هەیە چه ئیرشاد هەیە بۆ وان کەسان کە فعلا جدی پابند بن زکاتێ بدەن بەرک و بەشێکەوان زکاتێژی نادەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين وبعد إسلامتي هاتي دينك كاملة وشاملة أكيد جبروي شنده وقت هاتي بري خدا طبقة فقير إمام علي قد خدا جرازي بيتن قلت رب العالمين هنت يفاس كرنا في مال الزنجينة دا قلت ترى فقيرة بكت هر وقت هوديت فقير جار بين أكيد أو زنجينة سستايا كرت حقيوان ده نسبة بالدين الإسلامي وكيد ديانة الدينين هكذا مرو برا خدته برا إسلامتيه عندك نظام وقانون وفلان يتحطي أصلا يقولي فقيري مشكلة نهما قلتي مشكلة ويا مر جي شليات عندك قلتي والله مشكلة بس ما بين فقيري وما بين خديه بلا خدي بدأت مع علاقة بيننا هذا إسلامتي واختهاتي أو فرض كل سر مرويد بسلمان زكاة بدن ركنكش أركان الإسلامي أو واكو زكاة ندد أو الجزء كش خمسة يا دين خو أو تنازل لكر مادام زكاة ندد أو واكو زكاة ندد فرقه أكا قلتي زكاة واجبنينا آن فايدة تدانينا أسنادم هنگي أو دي كافر بيجكو معارضة ديال القرآن هنگي هاتو بسستينا بيتن لازم زكاة لبيت أسلاندن وبدن أو ركنكش أركان الإسلاماتية وأكيد شتشتدي جهة زكاة إسلامي نايرن أبد نا النظام الاجتماعي نا الرعاية الاجتماعية نا تشجه أبدا شكاف نظامات يتوقتنا مروفية دانن أما هنديك زكاة الإسلاماتية دا ركنكش أركان الإسلاماتية يجد فيرا داجي وقت وكو زكاة داناي أكيد جلاي فايدة دا إيجيك أويا وكي ما قلتي نسبة بالمروف خدان مالي حلالة كسبه ويا درسته ريكتوي هم درستن كمالش كيفا إناية كاتش كيفا كون كريا تشد الصرف كي بلا درس بيجي بس طبيعتي خو احتمالا أفمالا طاغي ببيت بشي هنجي جالي زور ببيت أفمروفات طاغي ببيت ومروفي دي جالي كي فقير ببيت نجبره شان رب العالمين فرض كرت مالي في مروفي دا جزء كش في مالي بشيت بمروفيت فقير يعني توزيع إسلامي ودرسته وكي وكو ايكش مروفيت زانا قلت شون بري خدام خستخانه دون سخيت دا نسخي قلت والله جالك خارنا خاري ججبه جالك خارنا خاري زكويت تشين معدويت تشوي شون بري خدام شعبك دي مروفي نسخة شيء قلت الله أفيس والتغذية بوش سو التغذية قلت الله خارنين أفي مروفي ونقول سبحان الله هكذا أفزيد في خريطة مروفي فقير نأفا نسخ بتطا خستخانة نأفدين تطا خستخانة تعلل داشي بيت وجاء أكيد بس علاج ما درمان ما يدرسته أفا في مروفي كنسخ هذه شتا دف دكتور دي بيجتي نسخياتا أفايا علاجاتا جي أف حبكي كلام كبخوا بله ما مستبوره نسخة في علاجه في حبكي ناخذ باشا ما أم تشليب كان بله او آليات دابشكرنا زكاة الكردستان يعني او آليات بدنا زكاة كو بدست فقير و هجاران كو بيدوينا جيت آن کسک دی پا مبلغی که زور پاره که تزکات هایی که دهند پارادته کو بشه خارنا کوی جناکت قالوا چه بيته كرن كو اف آليات توزيع كنا في زكاة بأوايا كبيت كو فعلا خلق مستحق استفادة لبكت السيدة هكر أفا محتاج رنشتنية أفا بتلفزيون نحل بيت أفا لازم لجناي جماعاتك يتخارخزت الظانات اقتصاد إسلامي دا ودبابات زكاة دا واقع ما أمتدا واقع
بيورن ناخاره بلا بيجن كان ام چبكن ثمانينات دا صندوق اي كاتا دانادن دهو كجي كشان صندوق داناي اوه صندوق ديما هي وقت خلاص به هي رمضان ام بسيارة مسؤول الصندوق كر چند پر زكاة بوتاهاتنا قلتي بمن 7 دينار عراقية طاطي طبعا ثمانينات به اوه وكدي صندوق الدف مجي هي وكي ما مستعمرين قلتي اوه كل صلاة چند حطانو كاف فكرة هي بوچي مشجع نينا بوچي او نينا اوه فاذا اوه محتاجة دراسة كه مروفيت خير خازد دلصوجي يتحلال خاروش خود بترسن بيورنا خاره خاصة اوتوكو خبره هيت مجال شويدا دراسة كه بكن نب تلفزيون ام چب كن اف مالادگه هيتا فقير بله ما مستا بگوبان و تلویزیون وجی مناظره که سروی مسئله این همو پسپورن ما مستاین آینینا و ایک شوانجی نکه میوانه من از اینکه بچ مدف او جی که دکتر عبدالله محمد قادر کو ابخوجی که دکترای هیل آبور اسلامی دا از حس کم اف مناظره و همی نتیجه بیت آرین پیونی دار گهداری بکن گلو چه بیت اگنش برکل پش پرده گلک جاران اف بابت تینا و روجاندن نتیجه نی نکوکا که مریوانی گوتی بو انجمنی وزیران چندین سال نار دی حتی نکه تبنی نکریا دکتر من اما او بسیاره لبکم چی بکرید که لکردستان استفاده لزکات بکری بو نمونه بسم الله الرحمن الرحيم زور سپاس خوي هوي رونداني صندوق زكاة لحكومة إقليمي كردستان بو سبب شي منظور اقتصادي تاريخي دقريته بو من السردمي لا پیغمبر دور خواه لسر بهر دارایک پاره کدهاد یکسر توزیع دکره اینجا لسردمي خلفاء الراشدين امام ابو بكر امام عمر او كاتي دو زور پاره بو پاره اموال باطنه ئەوەی کە ظاهیرە یعنی ئەو کە دیارە و نادیارە خەڵک بەخۆی دەچوو دەدا حکومەت و حکومەتیش تەوزیعی دەکرد بەڵام لە زمانی ئیمامی عوسمان سربەستیدا خەڵکەکە بەڵام ئەوە زمانی 2017 لە ئێستادانی کێشێک لەوەیە یا خەڵک باس لەوە دەکێت کە خەڵک متمانە بە حکومەت نییە کە پارەکەی تەسیم بکا وەکو پێویست بگێتە دەستی ئەو کەسێکە مستحقە چی بکرێت کە ئالێتێکی باش بێ بۆی ئیستیفادە لێ بکرێت ئەمە ئێستا دەبی هەتا ڕادێک لەبەو مێژوو بگەڕێنەوە لۆ حلکردنی ئەو مەسەلەیە لە زمانی ئیمامی عوسمان ئەموالی باتینە یعنی مەسەڵەن ئەو شتانە کە خەڵک دارایش تا بێت خۆیە خەڵکە بە خۆی زەکاتی دەدا ئەوتریش حکومەت کۆی دەکردەوە ئیتر لێرە سێ ڕەئی هەیە لەبەرەوەی سێ کەرتی تایبەتی قیادەی عملیات تەوری اقتصادی دەکا بە جۆرەی اقتصادی ئیسلامی یەکەمیان قوتای عامە قوتای عام بۆ ئێستا وەزارەی ئەوقافە یەکێتی زانانی کوردستانە وەرە مەجلیسی شوورایە ئەوانە ئەوە تەنها بە وەزارەتی ئەوقاف پێک نایە بەڵکو یەکێتی زانان پێویستە قیادەی ئەو سندوقە پێشبینی کراوە بکاتن کە خەڵک دەیەوێت دامنێک هەتا ڕادێک حکومەت کۆنتترۆلی دەکا و خەڵکەکی زانای مسلمان دەبی ئەوانە خۆیان ئیدارەکەی بکەن و لە کۆکردنەوەی پارەکە و تەوزیعکردنیش خاڵی دوم کەرتی تایبەتمان لێنان مڵکداری تایبەتی و حکومەتی ئەوانە سندوق دانرێ لێنوان دوو کەرتی هەم وەکو خیبرەی پسپۆری حکومەت هەم وەکو پسپۆری کەرتی تایبەتی تر 150 بە 150 یان 140 بە 160 بزانێت چۆن کەواتە باسەوە دەکێت لە هەردوو کەرتەکە خەمساردی هەیە بەشێک لە کەسی دەوڵەمەند پابەندینە بە پێدانی زەکات حکوومەتیش بەم شێوەیە بەم شێوە ساردیە تەعامل لەگەل پێشنیاری وەزارەتی ئەوقافەکە ئەی ئەلتەرناتیڤ چییە؟ کەرتی سێم بریتە لە کەرتی تایبەتی یعنی کەرتی تایبەتی بە نسبەت سندوقی زەکاتە تا ئێستا لە کوردستانی عێراق درێخیان نەکردیە یعنی خەڵکەکی زۆر خێرخواز هەیە سندوقی زەکات دانا و بەدایان بەڵکو بە سەتان بە هەزاران فەقیر و هێتیم و بێوەژن و کەسانی نەداریان تێر کردو بەڵامەکە ئەوە سیستەماتیک بکرێ بەشێکی سیستەماتیک ئەمە مرکزیەتێکی هەبێ مرکزیەتێکی باشە بێ بە شێوەیەکی جوان تەعاملی لەگەڵ بکە پێت وایە باشتر تەئسیری نابێت بەڵێ سیستەما ئێستا لە زۆر دەوڵەت بۆنم لە جەزایر لە تونس لە میسر لە ئوردون لە دۆلی خەلیجی سندوقی زەکات هەیە ولا لێرەش ینی خەڵکەکی خێرخواز هەیە ئەو هەوڵەی ڕابطەی ئیسلامی بۆکردنەوەی سندوقی زەکات و چۆن دەیکەدەیتەوە هەوڵەکی خێرخوازیە و زۆر جێی ئەوان ناتوانن ئەو مافیان هەیە توانن سندوقی زەکات دانن بەڵێ وەکو کەرتی تایبەت خۆی گوتمان سێ کەرتێ قیادەی عملیاتی تەنمی اقتصادەکەیەک لەوە کەرتی تایبەتیە زایەتی ڕابطەی ئیسلامی ڕابطێکی خێرخوازە واروە بۆ بەناو دەتوانین بین چەندین کەرتی سندوق خێرخوازتر هەیە یعنی ڕۆلی باشیان هەیە و جێ دەستخۆشینە یعنی هۆیەکەشی بەوە دەکرێتەوە لەبەر ئەوەی فەلسفەیەکی اقتصادی زۆر فراوان دەوروبەری
علمی زەکاتی دایە ئیتر پێویستە زانایان دانیشن سوود لەو لەسەرم پرسە کە پسپوریە تو پسپوریەکی دەیمەنە لە کوردستانە لە بارە هەبێت لە ئابووری ئیسلامیە قەت هیچ جارێک حکوومەت وەزارات لایەنە پەیوەنددارەکان هەر لایەنێک بوێ ڕاوێژ بە تو کردووە وەرە چی بکەین بۆ ساڵی 2010 لە وەزارەتی ئەوقاف چەند پسپۆرەیان بان کرد یەک لەوە ئەم بووم کە چوین بەس تقریبا هەر یەک کۆنگریان کردو دوای ئاگام لێ نما بەڕاستی بەڵام هۆی ڕئیسی لەبەرەوەی بانقی ئیسلامی پێویستە لە ناو حکومەت کوردستان دەیان سەتان بگرە هەزاران بانقی ئیسلامی بکرێتەوە کە قیادەی سندوقی زەکات و وەرگرت و دابشکردنەوەی کەمەیەکێکە لە پرسە گرنگەکانی من دکتۆر مەسەلەی سندوقی بانقی ئیسلامی کە جیاواز لە بانقەکانی تر بانقی ئیسلامی وابزانم لە زەرەر و لە قازانجیشە بەشدارە لەگەل بەشداربوویەکانی بانقی ئیسلامی تقریبا نۆ فەرمانی ڕئیسی هەیە نۆ فرمانیە نۆ وەزائیف هەیە یعنی بەپێی ئەو شانە کە لە عالم دەکرێ ئەمرێن لە بەریتانیا بانقی ئیسلامی لەندەن کە دەیکا ئەوانە نۆ ئیشی ڕئیسیە یەک لەوان مەسەلەن برێن کارە هەرە سالەکە ئەوەیە کە زەکات کۆ دەکاتەوە یان قوربانی شتووە کۆ دەکات و تەوزیع دەکات بەسەر کەسانی مستحق تر بێزگە لە ئیستیسمارات و دوورکردنەوەی خەڵکەکی زۆر لە مەسەلەی ڕیبا و احتیکار و ئەو شتانە یعنی بانقی ئیسلامی ڕەحمەتی خوایە لەو زمانێ بەڕاستی لە بۆ مجتەمەعاتی ئیسلامی هەتا لە غەربیش لە بۆ غەیرە موسڵمانش هەر ڕەحمەتە بەڵێ سپاس دکتۆرە گەرمە وڵات بەڵێ کاکی مەریوان سەرنجت هەبوو ئەگە بە کورتی دواتر پرسیاری منەیە بەڵێ بە تاکید مامۆستا لە سلێمانی باسی ئەوەی کرد کە پێم وابوو ئەو بابەتی پارەی خێرخوازی و ئەوەی کە خەڵکەیدا تێکەڵاوی کرد لەگەڵ مۆزوعی زەکات مۆزوعی زەکات جیایە زەکات یەکێکە لە فەرزەکانی ئیسلام ئەوە جیایە لەگەڵ ئەو پارەی خێرخوازی کە خەڵکەیدا و تەلەڤیزیۆنی پێ بەڕێوە ئەچێ و خەڵکی پێئەگریەن و لە پیشانیان لە تەلەڤیزیۆنا و دوایە چن نەختێک پارێ دێنێ ئەو دوو مۆزوعە جیایە بۆ زانیاری جەنابەت ڕێکخراوە مەسیحیەکان کە هیچ پەیوەندیان بە زەکات و ئەوە نییە ساڵانە بە دەیان ملیۆن دۆلار هاوکاری خەڵکی کوردستانەکەن ئەوە چێتە چوارچەوەی پارەی خێرخوازی کە خەڵگەیدا تەبەڕوعێکا ڕێکخراوە خەڵکە دەوڵەمەنە ئەمانە ئەکرێ بەڵام مۆزوعی زەکات تاکی دەکەمەوە لە هیچ وڵاتێکی دنیایان نیە لە هیچ وڵاتێکی ئیسلامیان نییە کە ڕێکخراوێک بچێ زەکاتی سەرتاسەری ئەو وڵاتە کۆبکاتەوە و تەوزیفی بکە بەڵام ئەوان لێن دەرگای ئەمە کراوەیە بۆ هەر لایەنێک بێت چاودێری ئەو پارە بکات چون تاوزی دەکرێت ژمێریاری وزارەت بۆ معلوماتی جەنابەت ئەوان پرۆژەیان تایسە پرۆژەکان عرض نەکردووە حتا بۆ وزارەتی وەقافیش عرضیان نەکردو ئەوان تەنیا ڕاگەیاندراویشیان بڵاو کردەوە ئەڵێن ئێمە ئۆکۆکەینەوە لە هەموو کوردستانەوە ئاکەین بە یارمەتی زانایان و بە تەعاون لەوە هیچ پرۆژەیەک نەدراوە بە من هیچ ئاگام لێ نییە کە پرۆژە درابێ پرۆژەی کۆکردنەوەی چکە پرۆژەی کۆکردنەوەی زەکات بۆ زانیاری جەنابەت یەک جێیش فەرمانبەریەوێت یەک جێیش فەرمانبەریەوێ خەڵکی شارەزایەوێ خەڵکی دەستپاکیەوێ خەڵکی متمانە پێکراوێ کە خەڵک متمانی پێکا بچێ پارەکەی بدات تەوزیع لەسەر دەستپاکی ئەوان نەخێر بەبەستمەوە نییە قەزدمەوەی ینی بنەماکانی کۆکردنەوەی زەکات هەروە ئاسان نییە دوایەوە زەکات هەرەوە کەواتە تۆ ئەوەندە شتێکت قرس پێویستی بە یەکی دنیا کارمەند هەیە ئەکرێ بڵین داهاتی زەکات لە کوردستانە بە چەند دەخەملێنرێ من ئەو کاتێک کە ئێمە و پرۆژەمان تەقدیم کرد لە ساڵی 2010 لە بینی 20 بۆ 30 ملیۆن دۆلار ساڵانە ئەدرا بە شێوەیەکی عەشوایی بە شێوەیەکی عەشوایی خەڵکێکەیدا بە مامۆستا بە شێوەیەکی تر شێوەیەکی ڕێکخراو مەبەستمەوە ینی ئەگەر ئەو پارەیە کۆ بکرایەتەوە ئەگەر ئەو پارێ لەو کاتا بە شێوەیەکی تەندروست کۆ بکرایەتەوە تا ئێستا بەردەوامی هەبووایە کە ئێستا ساڵی 2007 حتمما لە کوردستان ئایسەر ڕەنگە ڕێژەی هەژاری زۆر کەمە بووی ڕێژەی بێکاری زۆر کەمە بوویەوە بۆ زانیاری جەنابەت حەزەکەم تۆزێک ئاماژە بە پرۆژەکەی خۆمان بکەم ئەو پرۆژەی وەزارەتی ئەوقاف هەر ئەوە نیە پارە لە خەڵک وەرگریت و تەوزیعەکەی بەسەر خەڵکی ترا ئەو پرۆژەی ئێمە بە جۆرێکدا ڕێژرا بوو کە یەکەم جارە گرنگ نەبوو لامان ئەوە کە حکوومەت بیبا بەڕێوە یعنی گرنگ نەبوو کە وەزارەتی ئەوقاف خۆی بیبا بەڕێوە ئەکرێت دەستەیەکی سەربەخۆ بەڵام حکوومەت پشتگیری بکە و چاودێریشی بکە و لە هەمان کاتە وا بکات کە ئەو هەژارانەی کە یارمەتی ئەدرێن وایان لێبێ لە ماوەی ساڵێکە یان چەند ساڵێکە ئیتر دیسانەوانیش زەکات بدەن نەگی هەردەستپاکردنەوە لە خەڵک مەریوان یەکێک طبعا سەرنجێک هەیە کە 3 میلیاردر لە کوردستانە یان ناڵێم هەوڵە دەم لە بەرنامەکانی داواتەکی تەوانیش تەوەجودیان هەبێ سەرنجی خۆیان بڵێن ئەوان پابەندی زەکاتدانن 60 ملیۆن دلار بە حکوومەت بۆ خەڵکی هەژار دەگرێتەوە 60 ملیۆن دلار زۆرە بێگومان ئەوانی تریش بە سەدان ملیونێر لە کوردستان هەیە کە ئەرکێکی ینی پابەندێکی تەزبیتە کە دەبێت زەکات بدەن لە ڕووی ئاینیەوە ئەگەر ئەو هەموو پارە بچێتە سندوقێکەوە
ئەمە ئیسفادەیەکی باش ناکرێت لە ڕووی وەبەرهێنانەوە لە ڕووی زۆر کارتی ترەوە. من بەڕاستی تێبینیم هەیە لەسەر هەموو ئەو ڕقەمانی کە ئەدرێ ئەوەندە ملیاردێر و چەند زەکات دەدەن ئەوە بەڕاستی سەدەر ناکەوێت تاکو وەکوتم تاکو زەکات سندوقی زەکات پرۆژەیەکی نیشتیمانیە جگەل لەوەی کە فەرزێکی یەکێکە لە فەرزەکانی ئیسلام پرۆژەیەکی نیشتیمانیە بۆ چاکردنی وەزعی خەڵک بۆی هەژاران نامێنن لە کوردستانە بۆیە بەڕاستی ئێستا ئەو ڕقەمانی کە ئەدرێ لەسەرەوەی کە چەند ملیۆن دلار ئەدرێ و ئەوەندە ملیاردێر هەیە ئەوە هیچی نابێ قسەی لەسەر بکەیت چونکە بەڕاستی لە ئینسان نابێ قسە لەسەر شتێک بکاکە هێشتا نەهاتوەتە پێشەوە ناکرێت وەڵامی سوالی ئیفتیرازی بیتەوە ئەبێت جارێ بزانی پارەکە چەنە و چەند کو ئەکرێتەوە و دوای ئەوە قسە بکەی لەسەر ئەوەی کە ئایا چەند تەسیرێ بێ لەسەر کوردستان کەواتە بەپێ قسەکانی تو باویش شێوەیەکی هەرەمەکی شێوەیەکی نەڕێک خراوتە یانی ئەو ئەرقامانە هەرێک بە شێوەیەکی قسە لەسەرەکە هەنی دەبێت ئەو ئەرقامانە بڕا پێکراونە بنوانیە نەخێر من هیچ بڕوا ناکەم ئەو ئەرقامانە تا ئیسە تەندروست بن و ئەگەر تەندروستیش بن لە حاڵەتێکە مادەم تەوزیف نەکراوە بە شێوەیەکی باش و بە شێوەیەکی باش دابش ناکرێ و ئیستیسمار ناکرێ ئەو پارەی زەکاتە حتمما ناکرێ پشتی پێ بەسی بۆ لە ئێستاوە گەشتبینی بۆ پیشان بدەیت. بەڵێ ئەگەرمەوە سلێمانی بەڕێز دکتۆر ئەبوبەکر محەممەد ئەمین دکتۆر لە سەرنجی کاک نەریمان لەسەرەوە بۆ کە زەکات و کۆکردنەوەی پارە دوشتی لێک جیاوازن سەرنجی لە سەر قسەکانی من سەرەتا پێم خۆشە سەرنج لەسەرەوە بدەم کە بەڕێز کاک مەریوان ئاماژەی بۆ ئەو ڕێکخراوە خێرخوازیانە کرد کە گوایە خەڵکە گرێنن من باوەڕم وایە ئەو ڕێکخراوە خێرخوازیانە لە هەرێمی کوردستانە جێگەی ئەوەن کە هەموو کۆمەلگای کوردی و دەسەڵاتی کوردی بە چاوی ڕێز و شکۆ سەیریان بکە و بە ئەرکی وەزارەتی ئەوقافیشی ئەزانم کە ساڵانە خەڵاتی ڕێسلێنان بەسەر ئەو ڕێکخراوانە دابەش بکە و لە سەروی هەموو ئەو ڕێکخراوانەشەوە ڕێکخراوی ڕابطەی ئیسلامی کە زیاتر لە 27 ساڵە هەر لە ساڵی 1970ەوە لە هەندەران و لە قۆناغی ئاوارەی میلەتەکەمان لە قۆناغێکا کە ئێمە جینۆسایی دەکراین کیمیابارانە کراین ڕابطەی ئیسلامی و سەرانی ڕابطەی ئیسلامی بە ئامادەگی جەنابی دکتۆر عەلی لە وڵاتی غەریبایەتیە بیریان لەوە بوو کە بەردی بناغەی کاری خێرخوازی و هاوکاری بۆ میلەتی کورد وەکو میلەتێکی مەزلوم و هەژار دابنێن بۆیە ئەو ڕێکخراوانە بە گشتی و ڕابطەی ئیسلامی نە دەرگایەکی داخراویان هەیە نە قاسەیەکی کۆڵۆمکراویشیان هەیە وەکو کاکمەریوان خۆی ئاماژەی پێدا ئەکرێ ئەو ڕێکخراوانە و ڕابطەی ئیسلامی و ڕێکخراوی دیکەش دروست بکرێت لە سێبەری حکوومەتی هەرێمی کوردستان و لە سێبەری وەزارەتی ئەوقاف و بە ئاگاداری نوخبەیەک لە خەڵکی شارەزا لە مامۆسای ئاینی لە ئابووریناس لە ژمێریارانی هەرێمی کوردستان لە خەڵکی شارەزا و پسپۆر لە بواری تەدقیق و وردبینی ئەمە کۆتایی دنیا نییە کە هەنگاوی بۆنراوە بەڵکو کارێکە جێگەی ڕێز و دەستخۆشیە و ئەگەر ئێمە سەیری ئاەتی سەدەقات و زەکات بکەین لە قورئانی پیرۆزە هەر لە سەدری ئیسلامی پیرۆز و لە ساڵی دووهەمی هیجری زمانی زەکات تەنانەت هەندێک لە زانایان پێیان وایە زەکات لە قۆناغی مەکیە واجب بووە وەک ئەوەی کە موسڵمان دەست بکا بە گیرفانی خۆیە و بەشێک لە داهاتەکەی ببەخشێ بەڵکو ئەوەی کە لە مەدینە ڕوویدا بە موەسسەسەکردن و بەڕێکخراوکردن و تەنزیمکردنی کۆکردنەوە و دابەشکردنی ماڵی زەکات جەنابی دکتۆر سەرنجێکی دیکەشەوانم عەفوکەی عەفوکەی بە تەواویمانە لەگەڵ جەنابی کاکمەریوانم لەو چوارچێوەیەی کە فەلسفەی زەکات بریتیە لە ڕیشەکەنکردنی حاڵەتی هەژاری و حاڵەتی هەژاری حاڵەتێکی موقەدەس نییە حاڵەتێکی خوازراوە کەواتە لەم چارچێوەیە بەڵێ دکتۆر لەم چارچێوەیە ئەو سندوقەکەی کردوتانداوە ئەتانەوێت چی بکەن ئەتانەوێت چون هەژاری بنبەر بکەن لە کوردستانە زیاتر لە 300,000 کرێکی هەیە ڕۆژ بە ڕۆژ ژمارە کرێکیەکان لە زیادبووندایە ڕۆژ بە ڕۆژ بێکاری زیاترە بێ ژمارە هەژاران لە زیادبووندایە ینی چه بەرنامەیەکی چه ستراتیجێکتان هەیە بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەر بکەن ئەتانەوێت چی بکەن ئەو پارە چۆن تەوزیع بکەن بێگومان هەموو ڕێکخراوێک لە چوارچێوەی ئیمکاناتی خۆیە ئەتوانێت طموحەکانی خۆی دەستەبەر بکە ڕابطەی ئیسلامی دەرگای واڵایە بۆ خێرەومەندانی کوردستان لە ماڵی زەکات لە سەدەقاتی گشتی لە وەقف و بەڵێ مەبەستم ئێوە بۆ ئەم مەبەستە هیچ پلانێکتان هەیە هیچ ستراتیجێکی دوورمەوداتان هیە هیچ نەخشە ڕێگایەکتان هەیە
بێگومان ڕابطەی ئیسلامی توانیوێتی لە چەندین بواری لە بەرچاو لە هەرێمی کوردستان لە ڕوو مەبەستم ئەوەیە دکتۆر تکایە مەبەستم سندوقەکەیە ئێوە تۆ باسی ئەوانت کرد مەبەستم سندوقی زەکاتە تەرکیزیمە لەسەرەوە سندوقی زەکات ناتوانرێ هیچ مڕاهەنەیەکی لەسەر بکرێت هەنگاوێکە ڕاگەیەنراوە وەڵامدانەوەی خەڵکی سەنگی مەحەکە لە بابەتەکە پێت وایە ئەم هەنگاوەکە پلان بوو داڕێژراو نەبێ پێشوەختە نەخشە ڕێگایەک نەبێ ستراتیجێک نەبێ ئیشێکی بەشێکی زانسیشی لەسەر نەکرێ بێ ئەکرێ پرۆژێکی سەرکەوتوو بێ بێگومان ئێمە گەر سەرنج بدەین پیاوێکی وەکو جەنابی دکتۆر عەلی قەرەداغی پیاوێکە خۆی لە ئاستی وڵاتانی دنیا وەکو کەسایەتێکی ئابووری نە بەتەنیا کەسایەتێکی ئاینی وەکو زانایەکی شەرعناز بەڵکو وەکو کەسایەتێکی ئابووری فەرشی سووری بۆ ڕاخرێ و توانیوێتی خاوەنی دەیان پرۆژە بێت لە ئاستی دنیا و وڵاتانی ئیقلیم و بەڵام بەڕێزیان ئەسەڵەن کوردیشە خەڵکی قەراغە لە سنووری پارێزگای سلێمانیە ئێمە باسی کوردستان دەکەین ڕنگدانەوەی ئەم هەموو توانایە لەسەر خزمەتکردنی هەژاران و کێم دەرامەتان لە کوردستانە کە ژمارەیان هەڵکیشاندایە ئەو ئەتوانێت خزمەتی گەورە بکە و چەندین جار پرۆژەی پێشنیار کردووە بەڵام بەداخەوە یعنی پرۆژە پێشنیار کراوەکانی ئەو وەکو پێویست لایەن بەلاوە نەکراوەتەوە جۆرێک لە بێباکی هەبوو لە ئاستی بەرپرسیارەتی هەرێمی کوردستانە لە ڕاستیە و ئێستاش ئەم پرۆژەیە کە دانراوە تەواوکاری بەشێکە لە کارەکانی ڕابطەی ئیسلامی وەکو دەستگایەکی خێرخوازی هەرچی ئەو دەستگایە بتوانێت بەڵێ دکتۆر سپاس بۆ تۆ ئێمە هاتی لێرە ئەمە ئەم بەشێکی زانستی باسی ئەم پرۆژە مەسەلەی زەکات و کۆکردنەوەی زەکات و دابەشکردنی بەسەر فەقیر و هەژاران کێمکردنەوەی ڕێژە هەژاریەکەن تکایە بەڕێز مامۆستا زەهات گوارزی لە دهۆکێ زۆر جار تادیت جیەکێ بۆ نمونە جیەکێ مزگەفتێکی هەی ئەف مزگەفتە تێرا خەڵکی ویجیت کرد کەسێک دەچیت مزگەفتە قالیب تانشتەوە بێچەکە دەبێن مزگەفت بۆ فلان کەسێ دەمەکێدا ئەوی جیهی نەخەستەخانە هەیە نە ڕەوزە هەیە نە مستەشفا مەدرسە هەیە گەل و دوی چارچوویدا پێویستە ئەو کەسێ پرۆژەیەکی چێت کرد تا چەند گرنگە لایەنە دژی بەرچاو وەرگریت مامۆستاکەر تا گۆداریا مەکردبیت دەنگشنی کات بەێ مامۆستا پرسیارە من ئەو بۆ چاوە جامع تشتێک من ئەزی پرسیارەخوا داوازەحتر بیت بوتە دووبارەکەمەوە تەدیت جیەکێ بۆ نمونە گۆندەکێ ئان کومەلگایەکە ئان تاخەکێ مزگەفتێکی هەست مزگەفتە تێرا خەڵکێ تاخیت کرد و ئازێدەیە خەڵکێ دژی تێدا نوێژی بکەن کەسێک دەڕابیت خێرێکی کرد زەکاتێکی دەت تەدیت مزگەفتە قالیب تانشتای بەچێکە ئانوی تاخیچێکی دەمێکێدا وی تاخی نەمستەشفا هەیە ناڕاوزە هەیە نەمەدرسە هەیە تا چەند گرنگە وی چارچوویدا لایەنە دژی بەرچاو وەرگرن بالتأكيد أفا جهة ملاحظية جهة خدايا راية جلك بس هيك مربرة خبداتا إسلاماتية مزيفتا پیغمبر عليه الصلاة والسلام أو تشتت بيجي هشتا خوش أوليكا جهة وان هميات يردفا المزيفتا پیغمبري كاچاوا جهة نويجي بي جهة قرآن خاندنه بي هروسا مدرسة كا يا ثقافي بي هروسا پیشواز يا ميوانات كر هروسا مروفد نساخ وقت نساخ بن اكشوان سعدا خيفت الدر مزيفتي بوفدا بالكرد من خيفته و علامات سرادان يعني مزيفت لازم همي تشبيت أفد فيرا دا أجمع أجا شكو دا هبيتن أف جندا إمامي هاي الأنجمان جندي هاي بجن محتاج شيء ما مزيفتي هاي ما مدرسة هاي خاصة خانة منينا أن بجن هذه حالات دا خاصة خانة تدي أواكي كشا مزيفتي أواكي وصا مدرسة دي أواكي وصا خاصة خانة دي أواكي وصا جهة أواكي بوهتيما جهة أواكي بدار العجزة مثلا جهة داخلية إنسان ببینیتن مروت پیرامیر و پیراجن و سقط و هند جرا جلت جاربن بوشي جهوان نبيتن يعني المحافظة هبيت القضاء هبيت الناحية هبيتن يعني فقه إسلامي أن إسلام
فقيفتك مازنا شامل حاجات مروف هميات تيتا كشوا الدوري أول داخل ما هميات كر إيكي وكي إمام عمر خد جرازي بيت وقت شمال درد كفت وشفت شو وبسيارة مروفت بجارت كل خانة تينا و اوس جلكتوان ششتن تشتوان ششتن مفروضة وفيقا وجعان نوصا مزقفت خستخانة مدرسة دار الأيتام دار العجزة مثلا بسيارة فقيرة أفهمي بي ولازم بينا جارة سركرن كواتا أركي وان كسايا بالدولمان تكر خيرك بكن أجر جوان همو تشتين تقولي كيماسي هبن أركي وان أيني أجيك يدسي بوبنو تشيكن بالتأكيد هم يخطأ أملش المنبر توكي هذا منبر وقت وكو مجال بمهابي تمشين باخفين سال منبر مزيفتال همي جهة أم تشجيع زنجين تخوت كاين أن بجنة مزيفتنا جهة خيرانينا مزيفت تو ده آوایکه اف مزيفت وکی عصر اول يه پیغمبر علیه الصلاة والسلام خدمات يه مجتمع هملا بلها بن تشجيع الزنجين هم كان سلوان قنوات هويت مگوتي چه مدرسه يا چه جهه هتيمايا چه جهه فقيرايا اف همي جاوه يه باو بره خوب دنه كواتا ما مستا سرنجامتا كشبو عندك او دور روشنهای كردستان عندك پیشاتنه بو نمونه كيمياء دكتورة كيمياء مستشفايا افان همي برسان كردستان برسين جرينجم تايبتا كان بحثي دوي كيف كينفل بيريجيك افانا تاشان جرينجا اركي اف كاسين دولماندا كاو دسي بوفيجي بن بس جلا الحكومتنا كان بس شافان دسي حكومتنا بيت ايدي اوجيك حتى ري خراويت خير خازي فكان خدمتها هيتيما وخدمتها كيم دراماتها كانوا كنتو بيجي بالتأكيد نهما وربتنه ما قلت هذا همي هبن وكدي جل جرال سمين برا ما يغازي كري ما قلت ام محتاج زانيننا ملت ما حتى وكو جوان مشكله ومصايبه خلاص ببيتن محتاج مروي زانايا اف زنجينه هيك ربي الصدقه كبكات ليبيريتن طلب دهوك ام دبج نسبه بالدهوك نسبه بالكردستاني كايكش طلبه هي كلية شرعي كلية طبي كلية هندسة كلية هر كلية كهابيتن كايكش كان طلب أول ودوي وسي سنة فقه خواز فريكا مجدر و جهك شهادة كبو مبينيتن ماجستيري ودكتوري حتى خلاص بيتن أفهن يد الصداقات يد دائمي بيتن أو صدقة أو توكو أو تمنيتن أو تمريتن بس خير هر بر دوام أفا مزجبتني أكي هاتا أفا كرم تني فايدان هادت مزجفتا پیغمبر عليه الصلاة والسلام بانوي باليد در قصبة بين وبنوي البراشيش بنو خيز بي أفا بس أو اهتمام فقيرات كرن أو اهتمام علميات كرن أفا جلك مازن جبر بشندجي إكش حكمتا رب العالمين أول آية قرآن فري كربو پیغمبر صلاة خدا سر پیغمبر بن اقرأ باسم ربك الذي خلق فإذا هر أمتك واختباك علم قلبيت واختباك تقوى خدت قلبيتن هذا شامل وان تشتهم يايا بل اسباس بسرنجاتا بل دكتور عبد الله لكردستان بيجمان خلقي كي زوري دولة منطقة لكردستان لزور رويا وأكريت يارمتي داري حكومات بن حتى كرتي تايبت او برهنانه لكمالك اراسته كراوه ك او اراسته بوت بارگرانی بسر خلق او پارێکی زۆر بەهدە دراوە حتا پارێکی زۆر لە گیرفانی خەڵکی فەقوری هەژاری شوەرگیراوە ئەمە چی بکرێت چی بکرێت لەم بارەیە بۆایی ئەوەش بەشێک بێت لەوەی کە ڕێژەی فەقیر و هەژاران کە بکرێتەوە بەڵێ هەروەکو باس بکرد لەبەرەوەی سێ کەرتی تایبەتی سەرکردایەتی پێشکەوتنی گەشەی ئابووری ئەو وڵاتی دەکەن کەواتە ئەو پێشنیارانی کە دەکرێت هەر پێشنیارێک بەنسبەت کەرتەکەیە بۆ نمەگە بێن سەر كرتي قشتي حكومات يعني وزارة أوقاف إمكانيتي أوينية كبتوان أو صندوق دام مزرين إلا دي بفعل بشتي شيء زانان كردستان بي لقال خلك شيء زول زاني أني كخير خوازن بهار ميداني أو خلكي يكتي زانان هي دواتر أو جمارة ما بس ما بكاك مريوان بلهم كاك مريوان كم مزجو لكردستان هي؟ بينش زيادة ل 5500 كان ما مستعيني هي زیاتر لە 2500 چەند مازفتان هەیە لە کوی وەزارەت نزیکەی 14500 فەرمانبەرمان هەیە بەڵام نیوەیان خزمەتگوزاری مزگەوتن کەواتە ئەم ڕێژە زۆرە هەر یەکێتی زانانیش هەموو فەرمانبەر لە وزارەتی وقاف تقریبا هەمویان مامۆسایانی ئاینی بەڵێ کە ئەو کە بە هەزاران دەخەم لێنێت ئەو بەشێوە ناکە کە پرۆژێکەوە بە باشی بەڕێوە بڕێ ئەو ئیشەکەی نابی تێکەرکێ ئەو ئیداری حکوومەتە جیاوازە بەڵام ئەو مامۆستای ئاینی ڕۆڵێکی زۆر باشێن هەبووە لە گەیاندنی زەکات بە خەڵکی مستحق لەو مجتمعي
بەڵام بەڕای تو ناتوانین باشتر نییە کاری کە وەکو ئالەتی کە بێ ئەو خەڵکانێک کە مستحقن بین ناوی خۆیان بنووسن بە دوواداچوونیان بۆ بکرێ حتا ئەو پارەی زەکات کە دەستەکێ لە بواریەوە بەرهێنان سەرف بکرێ بۆی بەردەوام داهاتیە بێ بکەی سیستەماتیک شتێک زۆر چاکە وەکو ئیدارێکی حکومەت دەتوانی خەڵکەش پسپۆر بنێ لە بۆ دووەلی خەلیزی لە بۆ سعودێ بزان ئیمکانێتی ئیداریوان چۆنە و چۆن بۆ من ئێستا بانکی ڕاجحی یعنی ئیمکانێتەوە ئیدارە هەموو عێراق لۆ بکە زەکات خڕ دەکاتەوە زەکات تەوزیع دەکات ئیتر ئەنوە ئەشکال خێر و خێراتی هەمزان ئەو حکوومەتی هەرێم هەوڵە دەت کە سەرچاوی تری داهات بخۆی کوب کاتەوە ڕێژەی هەژاران کەم کارەتە تو ئالێتە ئەس دەبێت حکوومەتەوە بکرێت بەڵێ ئیتر بێتە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان بەڵێ دەوری هەیە بەڵام چییە دەبی استیعانە بە خەڵکەش پسپۆر بکرێت ئەو لە ڕووی حکوومەت بەڵام لە ڕووی کەرتی تایبەتی یان ڕۆلەی بە بۆ نوێستا باشیان جێڕای رابطەی ئیسلامی ئەم لە 96 یعنی تۆژینەوەکەم کرد یعنی نەتائیج وای تێدا خەڵک سەری دەسوڕمێ زۆری جابێتە دوای ئەمە نابی ڕۆڵی مزگەفت پشکم بکەینەوە لە زەکاتی یعنی ئێستا معادلەی ڕاضیاتی ئەوە پێمە تقریبا ئەگەر 23 میلیۆن دلار لە ساڵی 2010 هەبی یعنی کاتێک کە داهێنا اقتصاد تأثیری 115 میلیۆن دلاری دەبی یعنی 23 میلیۆن دلار بە پێ معادلەی ڕاضیاتی تأثیری 115 میلیۆن دلاری دەبی ئەدەگە 6 میلیۆن بی زیاترە ئەوە بەنسبەت جابۆیە حتى بپی نظرێکی اقتصاد پێ نظرێتی بیردۆزی قوەی دافعین ئەگە شخصێک ملیۆنێک دیناری بدا زەکات تەسیرێکی یەکجار زۆر گەورەی دەبی بەڵێ ئەو نظری اقتصادی جابۆیە لە کەرتی تایبەتی هەر شخصێک هەستی سندوقەکی دانێ یان ئیدارەکی دانێ یان شتێکی وادانێ کە ئەو پارێ کۆ بکاتەوە بداتە خەڵکی مستحق زۆر خێرخوازیە لە کەرتی تێکەڵ بە هەماشێ لە کەرتی حکوومەت بە هەمان شێوە جوو دەچ باشوە بەڕاستیش لە مجتەمەعی کوردیشتی باش کرایە کەواتە بەڵێ بووکۆکی مەریوان کە ئەو لانی پەیوەندیدارە کاک مەریوان دکتۆر ئالای کرد بەشەیەکە سیستەماتی کە مەرەگ بخرێ ئەکری سیفادێکی زۆر لێ بکرێت ئەزانین چی بەڕاستی کەواتە سەرنجی ئەو پسپۆرانەتە وەرگرتووە ئەم بەس ئێرە جێ لە قسەکانی بوو دکتۆر ڕەنگە و خۆی ئاماژەی بۆ کرد جەلسەیەک هاتووە بۆ وەزارەت ئێمە 2 ساڵ بەردەوام لەگەڵ خەڵکی شارەزا لە یەکێتی زانایان لە لجنەی فتووە لە کۆڕبەندی هزری ئیسلامی لە ڕێکخراوەکانی ڕێکخراوە خێرخوازیەکان لە هەموو ئەو کەسانی کە شارەزان لە بواری یاسا لە بواری ئابووری لە بواری شەرع چۆنێتی تەوزیفکردن چۆنێتی ئیسیسمارکردن بەداخەوە لە کوردستان تا ئیسە ئەوەی باوە چ بە پارەی زەکات چ بە پارەی خێرخوازی لەم دەسوەریەگرن لەو دەوڵەمەندوەریەگرن و ئەیدەن بەو فەقیر ئەمە لە حاڵەتێکە ئەمە شێوازێکی تەندروست نییە بۆ ئەوەی کە تۆ هەژاری بن بڕکەواتە شێوازە تەندروستێکی چیە ئەو هەموو مەحازەڕ و کۆنفەرانس و نازانم چێ چیتان دەستکەوت بۆ ئەم سیستەم ئەو پرۆژەی ئێمە بۆ ئاماژەم ئێستا ڕەنگە مەجال نەبێ بۆ خاڵەکانیت بۆ شەڕەکەم ئەگەر بێت و تەبەنی بکرێ یا تەبەنی بکرایە لەو کاتەوە تا ئێستا و ئێستەیش خەڵکێکی ئێجگار زۆری کوردستان کەوێتە ئیش ئەو کەسانی کە ئیشیانێ ئیشیان دەسەکەوێت سەرەتا هاوکاریەکردن تاوەنە ئیشەکەوێ دوای 2 ساڵە ئەو زەکاتە داویش ئەبێتە خاوەن ئیش و زەکاتەوە پارە لە بواری بەرهێنان بوو بەڵێ اینجا دروستکردنی خەستەخانەی تایە دروستکردنی مزگەوتی تایە دروستکردنی شوێنی ئەوەی بە ساڵاتچوان خانەی بە ساڵاتچوانی تایە دروستکردنی هەموو شتێک قوتابخانە و ئەوەی کە پێویستی بێت لە پاڵ پێویستی مجتەماع بێ هەمووی تێدایە بەڵام وەکو ئاماژەم بۆ کرد لە کوردستان تا ئێستا تەنیا ئەوە باوە کە پارە وەربگری لە کەسی دەوڵەمەند و تەوزیعی کەیتر لە ڕێی ڕێکخراوێکەوە لە ڕێی کەسێکەوە لە ڕێی مامۆسایەکی ئاینیەوە بیدەی بە خەڵکی تر من خۆم واکەم گەنمەکەم کە تەواوە بێت زەکاتەکەی لێدەم بە مامۆسای ئاینی ئەو گوندەی کە لەوێ ئەڵم زەحمەت نەبێت ئەو بیدە بۆ فەقیرانی ئەکرێوە نمونەیەکی جیاواز بن ئەکرێوە نمونەیەکی جیاز لەمە دو بەشێکی سیستەماتیک ڕێک بخەن بەتاکید ئەبێ وا بکەین ئەوەی ئەو بوو نمونە ڕابطەی ئیسلامی دەست پێش خەری کردووە لە دەرگای ئێمە کراوەیە ڕابطەی ئیسلامی ڕێکخراوێکە ڕابطەی ئیسلامی ڕێکخراوێکی ناحکومیە ڕێکخراوی ناحکومی بەڵام ئەگەر بە حکوومەت نەکرێت بە وەزارەت نەکرێت بە چێ نەکرێت ڕێکخراویش نەکرێت ئەکرێ بە وەزارەت کەس نەیوتۆ ناکرێ من ئەڵەم سەرۆکایەتی وەزیران تەبەنی نەکراوە تەبەنی نەکردو بێ لە خۆیان بپرسین بۆچی تەبەنیان نەکردەوە ئێمە ئەوەی لەسەرمان بێکردومانە خەڵکی شارەزا سوودمان وەرگرتووە لەمە دو ئومێدەکە لەمە دو ئەو زەکاتەی دێت ئەو ڕێژە زۆرەی ئەو ڕقەمە زۆرەی کە باسی حتا جەنابیشت باس کرد ڕقەمێکی زۆرە ئاماژەم بۆ کرد بەس بەشەیەکی سیستەماتیک لەمە دودا بەش بکرێت بەتاکید وەکوتم جەنابی وەزیری ئەوقاف پرۆژەکەی دراوەتە دەست ئێستا دیارە بە وەزیری ئێستامان
لە سەردەمی وەزیری ئێستامان نەبوو کە ئەو پرۆژەی کە کراوە چەند کابینەیەک لەوە پێشکراوە ئێستا پرۆژەکەمان داوەتە دەستی و ئەویش گفتوگۆی ئەکات و دیراسی ئەکات لەگەڵ خەڵکی شارەزا و ئەیباتە ئەنجومەنی وەزیران هەموو دیراسە و تازەش جارێکی دیکە گفتوگۆ پێویستی بە گۆڕانکاری هەیە بە تاکید پێویستی بە گۆڕانکاری هەیە لەگەڵ ئەو بارودۆخی کە ئێستا تەبەنی بگرام جارە من تەسەورەکەم تەسەورەکەی بەڵێ ئەنی ومێدێکی مطلق نییە نەخێر بەڵێ ولا بەرزان زۆر سپاس میوانە بەرزەکانی من طبعا مەبەت شوەیەکی تێروزە سەر لە ڕووی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام حتا لە ڕووی بنەما زانستیەکان چونیەتی تەسیرێکی باش لەسەر کەمکردنەوەی ڕێژەی هەژاری باسمان لە داهاتی زەکات کە چون ئەم داهاتە دابش بکرێت بە سیستەماتیک بکرێت لە خزمەتی خەڵکی کەم دارامەت و فەقیر بێ لە کوردستانە ئێمە هیوادارین سەرنجەوە بەرزانە هەمویان بۆ لایەنی پەیوەندیدار گەیشت بێت پرۆژەی وەزارەت لە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ئاگاداری ئەم بابەتە بێت بەرحال زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەڕێزی ئێمە بوون سپاس بۆ میوانەکانی منیش مەریوان نەخشەبەندی و دکتۆر عەبدوڵڵا محەممەد لە ستودیو ناوەند لە هەولێر دکتۆر ئەبوو بەکر محەممەد ئەمین لە سلێمانی و مامۆستا زاهید گوهەرزی لە دهۆکێ گەلێک سپاس.